بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی ئەزیز و خۆشەویستی ڕچەی زانایان سەلام و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵین لە ئاڵقەیەکی دی تازەی بەرنامە بە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست شاد بینەوە. ئەزیزانم بۆ ئەڵقەی ئەمجارەی بەرنامە دەڕۆینە خزمەتی سیرەت و ژیانی مامۆستای ناودار و مامۆستای گەورەی کورد بەڕێز مامۆستا مەلا محەممەدی سەلمان پاک. وەک نەریتی بەرنامەش سەرەتا بێکەوە جێ لە ژیانی مامۆستاگرین و دواتریش دەڕۆینە خزمەتی کوڕە گەورەی جەنابی مامۆستاکە مامۆستا مەلا زرارگرتی چینەوە زیاتر لە ژیانی ئەو قوڵە بینەوە. لەگەڵ ئەوەشا دەڕۆینە خزمەتی دوو لە قوتابی ئازیزەکانی کە یەکێکیان لە تەمەندایە کە یەکەم مامۆستا بە لە خزمەتی ئەو ئیجازە یانڵێن بڕوانامەی زانستی وەرگرتووە و دواتریش دوایەمین مامۆستا کە دوامین پۆل بە لە قوتابیەکانی کە بڕوانامەی زانستی وەرگرتووە لە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویست زیاتر لە ژیانی مامۆستا ڕوودەچین و قۆڵ دەبینەوە. خوازارین ئەوەی ئەزیزیش تا دوا ساتی بەرنامە بینەر و بیسەرمانن فەرمون لەگەڵمان. کورتەیەک لەسەر ژیانی مامۆستا مەلا محەممەد مەلا سادق گرچی ناسراو بە مەلا محەممەد سەلمان پاک. ناوی محەممەدی کوڕی مەلا سادقی کوڕی مەلا وەیسی کوڕی مەلا عەبدولخالقی کوڕی مەلا محەممەدی کوڕی ئادەمە. بە پشتی چوارەم ئەچێتەوە سەر زانای گەورە و ناودار ئیبنول ئادەم ڕۆستایی لە عەشیرەتی باڵەکە ناسناوی مەلا محەممەد گرچیە. لەبەر زێدەمانەوەی لە قەزای سەلمان پاک سەر بە پایتەختی بەغداد بۆ ماوەی 22 ساڵ نازناوی بە مەلا محەممەد سەلمان پاک دەرکردبوو. مامۆستای ناوبراو لە باوکێکی کوردستانی باشوور و دایکێکی کوردستانی ڕۆژهەڵات کە ناوی ئامینەخانە لەدایک بووە. بە نووسینی باوکی لەسەر بەرجی کتێبێکی رزقنا الله وأنصم علينا بولادة ولد سميناه محمد علي لساڵی 1342 هیجری واتە خوددا ڕزق و ڕۆزی بە ئێمە بەخشی و ناز و نیعمەتی بەسەردا ڕژاندین بە لەدایکبوونی کوڕێک. ئەم مێژوەش بەراورد کراوە بە بەرامبەر مانگی تەمموزی ساڵی 1930 زاینی. هۆکاری ناونانی بە محەممەد علی هۆکارەکەی باس کردووە ئەڵێ باوکم برادێکی زۆر خۆشەویستی هەبوو ناوی محەممەد علی بوو زانایەکی گەورە و ڕێزدار بووە وەک وەفاداریەک و زێدە خۆشەویستی بۆی بە ناوی ئەوەوە کردووە. دایکی ناوی ئامینەی کچی خاڵەندە خەڵکی پاسوۆی سەر بە پیران شارە خانەی ئەمڕۆ و لە بنەماڵە و خانەوادەیەکی دیندار و ناسراو بوون. مامۆستای ناوبراو لە ساڵی 1950 زاینی خێزانی پێکهێناوە لەگەڵ خات و خەدیجە کچی مەلا محەممەد عەبدوڵڵا لە تیرەی پیرەباوەیی خواستووە هەر لە گوندی خۆیان گرتک. مامۆستای ڕەحمەتی 3 خێزانی هەبوو. مناڵەکانی مامۆستا لە خێزانی یەکەمی 4 کوڕ و 8 کچی لێ هەیە، لە هی دووەمی 6 کوڕ و 4 کچی هەیە، لە هی سێمیشی 2 کوڕ و 1 کچی لێ هەیە. نۆبەرەی کوڕەکانی ناوی محەممەد بووە بەڵام باپیرەی ناوی گۆڕیەوە بە ناوی کوڕێکی مردووی خۆی کردوتەوە ناوی لێناوە زرار. ئێستا ئیمامە لە مزگەوتی ئەلمەدینەت المنەوەرە لە هەولێری نوێیە. لە ساڵی 1992 تاکو 2000 ئیمام و خەتیب بوو لە مزگەوتی حاجی عەبدوڵڵا حەمامچی لە تەیراوە بەڵام دواتر لادراو تا ئێستاش نەگەڕاوەتەوە سەروتار بێژی. دوایینی کوڕی ناوناوە محەممەد سەعید بەر لەوەی مامۆستای ناوبراو ژن بێنێ هەر لە گەنجەتی ئاواتێکی ئەوە بوو ئەگەر ژنی هێنا و کوڕێکی بوو ناوی بنێ محەممەد سەعید. ئیتر ئەمەی لە بەرجێکی کتێبەکانی نووسیوە بەڵام بە قەدەری خوا ئەمەی لەبیر ئەچێ پاش تێپەڕبوونی زیاتر لە 40 ساڵ کوڕەکەی ناو ئەنێ بە محەممەد سەعید بە ڕاوێژکردن لەگەڵ مامۆستای خۆشەویست مەلا عەبدولکەریمی مودەڕیز لە بەغدا. بێ ئەوەی ئەمەی لەبیر بێت پاش ناونانەکە و تێپەڕبوونی 1-2 ساڵ ئینجا ئەو بیرەوەریەی نووسیویەتی ئەکەوێتەوە بەرچاوی و زۆر پێدڵخۆش ئەبێت. ماڵ ئاوایی مامۆستا لە خێزان و مناڵەکانی ڕەحمەتی پاش تێپەڕبوونی زیاتر لە 80 ساڵ بەسەر تەمەنیدا ماڵ ئاوایی ئەکاو گیانە پاکەکەی ئەگەڕێتەوە و لە 4 2010 وەفاتی کردووە و بە نەخۆشی 30 ساڵە چووە ژێرگەڵ. بینەرانی ئەزیز و خۆشەویستی بەرنامەی ڕچەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. لە خزمەتی کوڕە گەورەی جەنابی مامۆستا بەڕێز مامۆستا زرارگرتچی کوڕی مامۆستای ڕەحمەتی بەڕێز مامۆستا مەلا محەممەدی سەلمان پاک درێژە دەدەین بە ژیانی ئەو زیاتر قوڵ دەبینەوە. مامۆستا جان سەلامی خوای گەورە لەسەر بێ بەخێر بێخوا. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. مامۆستای بەڕێز زۆر سپاس. ئەگەر پێمان بڵێ دەستپێکی خوێنی جەنابی مامۆستای لەکوێوە بوو هەروەها لە کێوە دەستی پێ کرد؟ بسم الله الرحمن الرحيم.
سپاس و ستایشی زۆر بۆ پەروەردیگارمان رب العالمین کە ژیان و مردنی داناوە سەڵاوات و ڕەحمەتی زۆریش بڕژێ بەسەر ژیانی پاچی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە هەموو بارەکانی ژیانی ئێمەی بۆ ڕوون کردینەوە دەپاڕینەوە لە رب العالمین ژیانی ئێمە و ئێوە و تێکرای دۆستانی مامۆستایی باوکمی ڕەحمەتی ئینشاءالله خۆش و سەرفراز بکە سەرکەوتوو و سەرفرازی ژیانی ئێستا و پاشە ڕۆژ بکاتن خوای گەورە وامان لێ بکە ئینشاءالله وەفادار دەبین بەرامبەر مردوەکانمان بە تێکڕای بە تایبەتی کەسوکاری ئازیز وەک دایک و باوکمان ئینشاءالله وەک مامۆستایانی بەڕێزکە فەزل و گەورەیان بەسەر ئێمە هەیە بەنسبەت پرسیارەکەی جەنابەت ئەو سەرەتای خوێندنی مامۆستای بەڕێز هەروەکو معلومە لای جەنابەت زۆربەی زۆری مامۆستایان سەر هەڵدانیان لە سەرەتایەوە لای باوکیانە لەبەرەوەی باوکیشی و زنجیرەمان هەر مەلازادە بووینە حاجی مەلا سادق ڕەحمەتی خوای لێبیتن لای باوکی دەستی پێ کردووە دواتر لەبەرەوەی باپیرەم هەل لە سەرەتای تەمەنی مامۆستا کاتە تەمەنی چەند بوو نمونە باوکم کە دەستی بە خوێندن کردووە بڕێک تەمەنی گەورە بووە نەنکم نەنە ئامینە هاندەری بووە خەونێکی پێوە بینیوە هەنجونی لە چاو کردووە وەک باوکم دەیجێڕایەوە ئەو زیاتر هاندەری سەرەکی و سەرەتایی باوکم بۆ کە دەستی بە خوێندن کردووە بۆ سەرەتایەکەش هەر لای باوکم بووە تەمەن باوکم لە دایکبوونەکەی ساڵی 1930 کۆچی ئەوەی زاینی کۆچیەکەشی باوکەم 1940 کۆچی پێغەمبەری هیجرەتی خۆمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم فسەرەتایەکەیدا بالضبط نازانم لە ساڵی چەند دەست پێ کردێ بەس ئەوەندەی دەزانم لە مناڵیەوە دەست پێ نەکردێ کەمێک ینی بە تاخیری با بڵێن احتیمالی دە 12 ساڵێک بووبی کە دەستی بە خوێندن لەکوێ بوو سەرەتاکە دەستی بە دراسەتی شەرعی کردەوە سەرەتایەکەی باپیرەم ئەوەی لە گرچی لەبەرەوەی باوکم لە خەڵکی ئەوێ هەر لەوێش مامۆستا لەدایک بوو مامۆستا لەوێ لەدایک بووە باپیرەشم لەوێ بووە و لە دەربەند باوکم ئەگەری ئەوی دەکرێت لە دەربەندەوە گوندی دەیەکە هەر لە ئیباڵەکایەتیە ڕێگای حاجی عومەران لێەوە دەستی بە خوێندن کردوی باپیرم لێوە مەلا بووە لەو دیۆ لەو گوندە لەو دێ دەستی بە خوێندن کردویتن بەڵێ شوێنەکان بوون منە ئەوە سەرەتا لەوێ زانیمان دواتر ئەو قۆناغانەی بوون منە بڵێن زانستی شەرعی تێدا خوێندووە شوێنەکان چێن دەربوونە ئاخۆ هەر لە شار بووە یاخۆ سودا لە نێو کوردستان یان لە شارەکانی تری عێراق و کوردستان خوێندێتی چۆن بووە باوکم ڕەحمەتی خوای لێبیتن لە دەیەکانی عێراق خوێندوێتی لە ئێران خوێندوێتی ینی بەس لە بۆ مەسەلەی خوێندن ڕۆشتەوە یان ماڵی ڕۆشتووە بۆ خوێندن چووە وەکو خوێند ئەوەکەن بۆ نمونە لۆ جەنابەت لای مامۆستا عەبدوڵڵا کە ئامۆزای باوکێتی گەورە بووە گەلێک لە باپیرم گەورەتر بە باپیرم لای ئەو ئیجازەی وەرگرتووە دوا لای باوکی دەچێتە لای مامۆستا مەلا عەبدوڵڵا باوکی مامۆستا مەلا وەیسی گەورەی پێ دەڵێن لە کەونە لاجان لە ئێرانێ لەبەرەوەی باپیرم لەوێ هاوسەرگیری کردووە داخوازیان کردووە و بنەماڵی مام خاڵەند هەبووە لەوێ لە پەسوە دیارە ئەخلاق و ڕۆشتیا و باپیرەمی بە دڵ بووە لە مامۆستاکەی داوا کردووە بڵێ داخوازی کردو کچی خۆی داوەتێ و ئیتر لەوێەوە دواتر ئەو مامۆستا هەر لەوێ بووە مامۆستا عەبدوڵڵا ئامۆزا دیارە باوکمی بردووەتە وێندەر لەوێ لە مامۆستا عەبدوڵڵا بەمەبەستی خوێندن بەمەستی خوێندن بۆ خوێندن بڵێ ئەوەیە هەنەیە جا لە دوای باپیرەم بووە یان دوا قۆناغەکانی تر بۆ کە ئێستا ئەو شوێنانێ بۆ جەنابەت باز دەکەم تەمان سەرەتایەوە لای باوکی دواتر مامۆستا عەبدوڵڵا ئامۆزای باوکی مامۆستا نەسڕوڵڵا لە زینوە مامۆستا عەلی عەبدولکەریم ئەفەندی لە ڕواندز مامۆستا ساڵح ئەختەری هەرێکەوت چەندە ماوە لێ مامۆستا مامۆستا لای لاجان لای مامۆستا عەبدوڵڵای نزیکەی ساڵێکی خوێندووە مامۆستا نەسڕوڵڵا زۆری لەلا خوێندەوە چونکە کوێستان و گەرمیانی لەلا کردووە لەگەڵ دوایین مامۆستای کە مامۆستا ساڵح کۆزەپاکەیە زستانان هاتوۆتە هەولێر باوکم باڵێن 5-6 مانجی هاتوۆتە هەولێر بۆ هاوینان چۆتەوە لای مامۆستا نەسڕوڵڵا مامۆستا نەسڕوڵڵا لە زینوەی بۆ لەبەرەوەی سارد بووە زستانان هاتوۆتە دوایین جار خواحافیزی لە مامۆستا کرد زاری سێیەم کە ئیجازەی وەرگرتووە هاتوۆتەوە ینی زۆرێکی هەموو حوزەکان هەموو فەقیری لێبوون تەمانەوە هەمویان مامۆستا نەسڕوڵڵا لە زینوەی مامۆستا عەبدولکەریم ئەفەندی لە ڕواندز مامۆستا ساڵح ئەختەری لە ئاکۆیان و دەرگەڵان ئسکەی ساڵێکی لا خوێندووە ئیوە بەس مامۆستا عەبدولکەریم ئەفەندی نازانم لە ڕواندزتن بە بەس مامۆستا نەسڕوڵڵا ئەگەری ئەوەی دەکرێت 3 ساڵ زیاتر لای خوێن بێت ئەو مامۆستانی چیان ماون لە ژیان مامۆستا
ئەوانەی هیچیان نەماون بەرێ شێخ مەلا سادق ماویلیان لە گوندی ماویلیان ساڵێکی لای خوێندووە مامۆستا ئەبوو بەکر شەرکان لە گەرەوان ساڵێکی لای خوێندووە ئەنجا چۆتەوە بۆ ئێران جارێکی تر کولیج لە گوندی کولیج لای مامۆستا بە هەمان مەبەست بەرێ بۆ هەر بۆ خوێندن تەنها دەڕۆژ لە عیلەکەتان مامۆستا بە تەنیا ڕۆیشتوە مامۆستا ئەوانەی فەقێنە بە تەنیا و دەوەرەتەوە ئەو سەردەمەی پێشی و هاتو چۆ و ئەو هەموو گەڕانە لەو دێ بۆ ئەو دێ دی هەر بە تەنیا بووە خۆ ماڵ و خانەوادەی خۆیان لەگەڵ کاتی مامۆستا بەڵێ چەند برابوون باوکم سێ برابوون بەس جەنابی مامۆستای تەرخان کرد بوو 5 برابووینە 5 برابووینە بەس دویان بەخۆیان لەگەڵی داخۆ هەر لە حاڵی حیات مابوونیان چواریان هیچە دەزانم لە ژیان دابوون یەکی چیان مرد بزاکە داخۆ مردنەکەی کاتی بابم زوو بۆیان درەنگ بووە بابم برا گەورە بووە لەو منداڵانەی ئەو بوون منە لە برایەکانی مامۆستا تەنها جەنابی مامۆستا تەرخان کرا بۆی کە زانست شەرعی بخوێنێ بە مەلایەتی و ئیجازە وەرگرتن بەڵێ هەر ئەوە بەس مامێکیشم هەیە ئەویش لە واری ئیمامەتی و ئەو شتانە ئێستا لە مزگەوتێک لە هەولێرە ئیمامەتی دەکاتێن بەس بە ناوی خوێندیتی لای باوکشمی خوێندووە بە بچوکی لای لە گوندی ئاکۆیان لای خوێندووە بەس بە ناوی مەلایەتی و ئیجازە وەرگرتن و ئەو شتانە ئیجازە وەرنەگرتووە مەلایەتی بە ناوی مەلا و بەو مندی لە ئەو شتانەی نەبووە مەلای برن عرفی ناو مەلایەن ئەوەی نییە بەڵام الحەمدولillah شارەزایە و ئیمامەتی بۆ ئەو مزگەوتێک دەکەن مزگەوتی شێخ عومەریە مامۆستایەکانی لە خزمەتی خوێندوتی مامۆستایەکانی تر کامانن مامۆستایەکانی تر مامۆستاکە خوێندوی لە کولیج لە ئێران لای مامۆستا عەبدولقادر سکتانی خوێندووە لە گوندی ناوەندەش لە هەر لای مامۆستا عەبدولقادر دیارە پاش کولیجی مامۆستا عەبدولقادر دێتەوە ناوەندە دوێ عێراقە کوردستانی عێراقە کولیج کوردستانی ئێرانە لای مامۆستا عەبدولقادر سکتانی لە دوو شوێن لای خوێندووە لە کولیج لە ئێرانێ لە گوندی ناوەندە نزیکەی ساڵێکی لای خوێندووە لای مامۆستا عەبدوڵڵا حاجی کەونە لاجان لە ئێرانێ لەوی خوێندووە ئێران بەڵێ لای مامۆستا عوسمان ئەفەندی لە سیساوە نزیکەی ساڵێکی خوێندووە لای مامۆستا مەلا عوسمان ڕوستایی بە مامۆستا عوسمانی گۆزە قازی شۆڕشی بوو لای ئەو لە شێخاودەلان لە پشدەر منتقەی پشدەر نزیکەی ساڵێکی خوێندووە نزیکەی 6-7 مانگێک لە مزگەوتی مەجید قەرداری لای مامۆستا شێخ محەممەد بالیسانی و مامۆستا شێخ عومەر خوێندوویەتی دەوری 6-7 مانگێک لای علامەی گەورە مامۆستا ساڵح کۆزەپانکەی وچی گوتمان زستانان و هاوینان ئەوانەی لاوی 3 ساڵ خوێندوویەتی لای ئەو لە بەهاری 1950 لە مزگەوتی مەدرسەی شێخ نورەدین بیرفکانی لە گەڕەکی عارەبان لەوێ ئیجازەی وەرگرتووە بەڵێ لە دەسەر دەستی شێ وەرگرت لە سەردەستی مامۆستا ساڵح کۆزەپانکەی لە بەهاری ساڵی 1950 لە مەدرسە و مزگەوتی شێخ نورەدین بیرفکانی بەڵێ یعنی ئەو ساڵانە کۆکەینەوە تقریبا دەکات چەند ساڵەوە هەر خەریکی تەدریس بە مامۆستا بەخوا مامۆستانی پێشی هیچ مامۆستایەک نییە کەمتر لە 12 ساڵ زۆریان لەسەروی 12 ساڵ دەیان خوێن زۆریان بە ساڵەکانم کۆنەکەی تۆ داخۆ چەند ساڵ ئەوەی خوێندە بەس لە جۆرەی تەمەنی ئەو هەرێکی ساڵێک لەلایەن بوو بێ دەکات چەند ساڵ مەسەڵەن 50 ئیجازە وەرگرتووە بە خۆی ماڵێکی سیە ئەتو هەر دانێ لە 15 دەست بە خوێنی کردبیتن تقریبا 14 ساڵی خوێنوێت ڕاست ئەو زانستانی کەوا دەیخوێن مامۆستا لەلایەن مامۆسایانی خۆی بۆ بوونە هەموو زانستەکانی شەرعی بوون بوون کە دەڵێن هەر 12 عیلم بوو بەخۆی زانستەکان بەخۆی ئەو مامۆستا بەڕێزانەی کە دەیان خوێن دە 12 چۆن دەڕێ مەلای 12 عیلم زیاتریشیان دەخوێن لە زۆربەی زۆری بایەخیان مامۆستانی بەڕێزی ڕابرد و بایەخیان بە زیاتر بە زمانی عەرەبی نەحو سەرف و ئەوای دەدا ئەو کاتی فەلەک ناس و منطق بوون علمی نەحویان دەخوێن سەرفیان دەخوێن بە زۆری علمی فەلەک هەبوو علمی عەروض هەبوو بەلاغە بەیان و بەدیع ئەوانیان دەخوێن ئەو جار علمی منطقیان دەخوێن تفسیریان دەخوێن تفسیری نەفسەفی هەبوو تفسیری جەلالەین هەبوو تفسیری بەیضاویان دەخوێن علمی حەدیث بوخاری مسلم هەندێک مامۆستا بەڕێزانە دیان خوێن مصطلحاتیان دەخوێن حەدیث باعث الحەدیثیان دەخوێن علمی عەقیدەیان دەخوێن ئەوەی لە علمی عەقیدەی تهذیب الکەلامیان هەبوو شەرح مەقاسیدیان هەبوو ئەویان هەبوو تەحاویان منهەج بوو بەڵێ مەرحەلە بوو ئەو زار لە علمی ئوصول فقهیان هەبوو مختصر بوو مطول بوو جەمع بوو
ئەوانیان دەخۆن علمی فقیان دەخوین محرڕ و منهاج بوو زانستەکانشان زیاتر مامۆستا ئەو کات فەرائض بوو لەبەریان دەکرد زیاتر متونەکانیان هەموو لەبەر بوو بەتابەتی نەحو سەرف مەتنەکانی هەموو لەبەر دەکرد متونەکانیان هەموو لەبەر دەکرد بەڵێ بەڵێ ئەگەر بینە سەر بۆ نمونە قوتابیەکانی علمی ئیملا هەبوو علمی وەکو ئەدەب و شعر و ئەوانە گوڵستانیان دەخوین هەم بۆ زمان فێری زمانی فارسی بن هەم شعر و پند و ئەو شتانەی زۆر تێدا بوو بەڵێ تر ئەو علومانیان علمی فەلەک وەچی گوتمان ئەوانە هەم بسەش بابم مەسەن ئەوچی هەیە خڕا دوو سەر ئەوەی تێدایانی هەموو نەخش ئەوشتانی علمی فەلەکی لە مەکتەبەکەی ماوە بەرێ بەڵێ هەر باسی علمی فەلەکت با پرسیارێک لێ بکەم مامۆستا ئەو علمی فەلەکە دەخێنرا زیاتر ئیعتیمادیان دەکردە سەرچ وەکو سەرچاوە بۆ نمونە بەکاریان دێنا والله علمی فەلەک زیاتر ئەگەری ئەوەی دەکرێت بەسمی لەو کاتەوەدا علمی فەلەک لە علمی فەلەک هیچ نازانم داخوا بۆ دەیان خوین بەس ئەوەی بزانم کە خوێندنەکەی زیاتر پەیوەندی مەواقیت و ئەو شتانە هەیە مەواقیتی نوێژ و نوێژەکە بەرێ مەواقیتەکانی عیباداتی زیاتر ڕەبتی پێ هەیە و لەلایەکی دیکەش مەسەلەی کوڕەوی زەوی و ڕەبتی لەگەر مەسەلەن ئاسمان و دووری و نزیکی و ئەو شتانەی پێوە هەیە هەم زیاتر بایەخیان بە علمی فەلەک لەو ڕۆیدا ڕووی وێستانی زەوی ئاوا خوای گەورە ببێ دینگەی ڕاگرتووە ڕەبتی لەگە ئاسمان و ڕەبتیشی لەگە مەواقیتەکان ئیتر بەخۆم نەمخوێنی ئێساسی معلوماتم دەمێ مامۆسای نازانم داخوا زیاتر لەبەرچیان دەخوێن ئەوە کە بە بۆچوونی خۆم لەبەر ئەو شتانە بوو بەڵێ بینە خزمەتی قوتابیەکانی زەنای مامۆستاکە دەرسی پێیان گوتووە ئاخۆ قوتابیەکانی چێ بوون بە چەند مەرحلە تەواوی کردن یان هەر جارە و چەند مامۆستایەک ئیجازەی پێدەدان ماوە ئیجازەکە چەندی دەخایەند مامۆستای ڕەحمەتی ئەو مامۆستانە بەر لەوەی بە خۆیان ببنەوە مامۆستا هەر لە تەمان مامۆستایەتی کە دەیان خوین بە فەقیهاتی ئەوش سێ قۆناغا سوختیان هەبوو جار مستعید ئەو جار ئاخر مەرحەلەیان هەبوو تەمان زۆریان لەوانە لەگە دەرسی خۆیان فەقیشیان دەرز دەدا ئەو قسەمان هەلەوەی نیە زۆر بۆی زۆری ئەو مامۆستا بەڕێزانەی کە دەیان خوین لای مامۆستای خۆیان بە خۆشیان دەرسیان دەداوە قۆناغی بەرێ مەسبرێن لە مستعیدی بەرژێر مامۆستای بەڕێز کە ئەو مامۆستا بەڕێزان دەرسیانە خوێنگە زیاتر لە مستعیدی بەولاوە دەرسیان دەگوتەوە بەرژێرەکە لە ئەو مستعیدانیان دیێڵاوە سەرەتای قۆناغی سەرەتای ئەو مامۆستانە هەموو دەرسیان لەگە دەرس خۆیان دەرسیان گوتووە هەم بخوان دەبە مڕاجعە و هەمیش بەنسبەت مامۆستا دوو وەزبە فەقیه هەبووە مامۆستای بەڕێز ئەو مامۆستانە ئیجازیان لە ناوەرگرتووە و ئەو مامۆستا بەڕێزانەی تریش کە بەس خوێندوتین بەرێ خوێندنیان جا فەقیه هەبوو مەسەر ماوەی یەکجار زۆری خوێندووە فەقیه هەبوو مەسەرەن ماوەیەکی کەمی خوێندە برێنسکی ساڵێکی لا خوێندووە هەشە زیاتر لەوانە ئەو مامۆستا بەڕێزانە مامۆستا علی خەتێ ئێستا لە مزگەوتی ئەحمەد هەرنیە دای مامۆستای خوێندووە مامۆستا سادی خەتی مزگەوتی شێخ موعیدینی لە ئەوەی ماوەستا ئەحمەد بینی گەڵاڵێ مامۆ خەتیب لە مزگەوتی مەعمەر پاکەتی ئێستا نازانم لە شوێ ماوەستا مەولود مەلەکەی لە حەریریە مزگەوتی گەورەی حەریر ماوەستا زبەیر ڕوستای ئەو مردووە ڕەحمەتی خوای لێبی مزگەوتی شێخ ئەڵڵای بوو مزگەوتێک ناو بازاڕی و ئیش شێخ ئەڵڵای ئەوەی زادە شێخ ئەڵڵای ناو دوکانەکان بوو ماوەستا عەبدوڵڵای ئاکۆی لە مزگەوتی ئەوش وفاتی کردووە لە مزگەوتی شەهیدەین بوو ماوەستا خالید پیرۆمەری ئەوش ماڵاوای کردووە خوا لە هەمان خۆش بەوانە ماڵاوەیان کردووە لە بانەمان بوو مامۆستا سیدیق پیرۆمەری ئەویش بە هەمان شێوە ماڵاوای کردووە مامۆستا عەبدوڵڵا ئاکۆی پیانۆگە من عەبدوڵڵای شەل ئەویش مامۆستا محەممەد پشتاشانی مامۆستا منە سادق دری بەغدا وەخت خۆی لە بەغدای لە مزگەوتێکی مامۆ خەتیب بوو ئێستا هاتووەتەوە لە بەحرکەیە مامۆستا فازڵ دری مامۆستا عەبدوڵڵا ماونی شاوێز ئەوە ماوە لە شاوێسێ مامۆستا مەحموود سەکران ئەو نەماوە خوا لێی خۆش مامۆستا محسینی وەڵزێ کوڕی مامۆستای بوو ئەویش ماڵاوای کردووە مامۆستا مستەفا باپشتی لە سۆرانە ماوە مامۆستامان فتحوڵڵا لە خەلیفان لە خودبە ئەوانە لادراوە ماوە مامۆستا کەمال شارسینی نازانم ئەوە مامۆستا مەلا عەزیز لە شەقڵاوەی ماوە مامۆستا ئەحمەد سەنگەسەر بای مامۆستا دکتۆر ئیبراهیم سەنگەسەری ماوە مامۆستا سیبغەتوڵڵا دیێلیزیان سنتەرشیان لە کەنەدای هەیە تەحفیز قورئانەوانە ئەوانە ئەو وەزبانە ئەو مامۆستا بەڕێزانە ئەوانە بە تەمەن بوون مامۆستانی کە باس زیاتر زۆریشان نماینە بە تەمەنەکەن ئەوانەی کە لە با بڵێن ئیجازیان وەرگرتووە لەوانە کەسیان چەند وەزبە بوونەوەی تەنیا یەکەچی نەبی ئیجازەی وەرگرتووە ئەوانەی کە ئیجازیان لە مامۆستای وەرگرتووە زۆرن لەوانە یەکەم کەسیان مامۆستا مەلا عەبدوڵڵای بەستۆڕەیە مامۆ خەتیب لەوێن دەرماوە لە حەیات خوا پایداری بکاتن مامۆستا مەلا ئەحمەد مستەفا ڕوستایی بوو مامۆستا ئەحمەد چاوشینیان پێ دەگۆ
ئەوش وەفاتی کرد ماڵاوی کوردە ماسم عوسمان هەرتە کەونی ئێستا لە خەلیفانی نە مزگەوتە چی ماوە ئەوانە لە ماسم عوسمان لە دی خۆی وەرگرت لە ئاڵانەی مامۆستا مەلا ئەحمەد و مامۆستا عەبدوڵڵا لە گوندی ناوەندە ئیجازیان وەرگرت سەرەتا بوون ئەوانە سەرەتا بوون ئیتر لە بەغدا مامۆستاکە لە سلمان پاک بشت 2 ساڵ لەوێ بوو لەوێش بەڕسمی حوزرەی نەبوو مەدرسە چووکە حکوومەتی عێراقی نظامی ڕژێمی گۆڕ بە گۆرسووی ئەو مەسەلەی مەداریس و شتانی ڕاگرت بوو بەڵام تاک ئەوانە دەهاتن بەغیر ڕسمی لە حوزرەی خۆی و لە ماڵی دەرسی دەدانی لەوانە شێخ وەحید هەم کوڕە خەزووری تیشی لە بەغدا بوو شێخ دکتۆر عەبدوڕەحمان بەغدادی شێخ ئیسماعیل عوگڵا سامەڕایی شێخ دکتۆر نەسر زاخۆیی شێخ دکتۆر ئەحمەد مەناف بەغدادی شێخ دکتۆر ئیسماعیل تەنیا یەکێکیان نەبی ئەوانە عەرەبوون جامیعەشیان تەواو کردبوو وانە هەبوو ماجستێریشیا بوو لای مامۆستا ئیجازیان وەرگرت ماوەک خوێنیتیان ئەوانە ئەو چوارانە دکتۆر نەسر ئەو زاخۆی بۆ گەناوی دیکەیان چوارەکانی دیکەیان عەرەب بوون تقریبا لە کۆتایی نەوەتەکان ئەو ساڵانی کۆتایی نەوەتی نیوەی ئاخیری نەوەتەکان ئەوانە لایەن خوێندووە و ئیجازەشیان لا وەرگرتو ئەوانە مامۆستا مەلا عەبدولخالیق بە مامۆستا کارۆخ مەشهورە ئێستا لادرا وەختی خۆی دواتر زمانی مامۆستا کامیل گەڕاوە یەک لە مزگەوتەکانی شەقڵاوە ئیمام و خەتیب بوو مامۆستا مەلا فارس لە مزگەوتی مرادی لە ئیمام و خەتیب بوو ئەوانە لە ساڵی 2000 عەفوەن ئیجازیان وەرگرت ئەگەر ئاماژە بە هەموویکەن کاتەکەمان زۆر لێ دەبە مامۆستا بەسەر بە شێوەشی گشتی بە شێوەشی گشتی لە پۆستەچیان 4 کەس مامۆستا محەممەد شەریف مەلا خەیڕوڵڵا مەلا عەبدوڵڵا ماویلی لەگەر مەلا یاسر فاضل سامەڕای ئەوش عەرەب بوو ئەوانە چوارە بەیەکەوەیان ئیجازیان وەرگرت لە 2001 پۆستەچی دیکە لە مزگەوتی برایم گەردی تەمان ئەوانەی ئێستا دەڵێم لە مزگەوتی برایم گەردی بوون مامۆستا مەلا عەزیز سورچی مەلا نەوزاد پیرۆمەری مەلا عیماد باڵەچی مەلا عیماد گوانی ئەوانەش 2002 ئیجازیان وەرگرت ئاخری بۆ مناوە 2002 ئاخر ساڵ کە بۆ ئیجازەیدا دواتر نێتوانین تدریسکە ئاخری پۆستیان مامۆستا مەلا خالید گەردی و تقریبا ئەوە ساڵی ناوەڵە ئەوانە نەبوون 5 شتکەشیان مەلا مامۆستا نادرو منی خزمەتکار و مامۆستا حیسامەدین جەودەت مەلا ئیسماعیل سوسەیی ئینشاءالله خوا دەروازەی خێری دەکەم مامۆستا شێرزاد عەبدولوەهاب ئەوانە ئەوە ساڵی چەند بوون ئەو وەجبەی مامۆستا ئەو وەجبە 2003 ئیجازەمان وەرگرت مامۆستا نادریشی تێدا و بەڵێ ئەوانە وەزبەشی دیکەیان مەلا نەجات و مەلا ئیسماعیل بێکەوە بوون وەزبەش کە 5 کەس بوون مەلا سەید ئەحمەد مامۆستا سەید ئەحمەد سەید محمود بەرزنجی مەلا عەبدوڵڵا محمود ژزلینگەی مەلا حکمەت ڕستایی مەلا محەممەد هەریری مەلا سابیر چۆنباڵۆچی ئەوانەش بێکەوە ئەوانە هەمویان لە مزگەوتی برایم گەردی بەڵێ هەموو لێرە خوێندیتیان کردبایە ئەوە یێرە بەڵام کۆڵینە داتا دوایین ژیانی زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵای بەسۆڕەیی سەلامی خوای گەورە لەسەر بێ و ئازیزت دەدەی مامۆستا جان زۆر بەخێر بێی سەلامی خوای لەسەرم خۆش بێت و بەخێر بێت سەرچاو زۆر سپاس بداتەوە بەڕێستان پێم وابی کە یەکەم قوتابی ئەوەن کە بڕوانامی زانستیشان هەر لە خزمەتی جەنابی مامۆستای ڕەحمەتی وەرگرت جادەمێ پرسیاری ئەوە لە خزمەت جەنابتەوە کەم ئاخۆ ئەگەر لە یادت بێ چەند ساڵ لە خزمەتی مامۆستا بووی و هەروە ئەو ساڵی کە بڕوانامی زانستیت وەرگرت سەردەستی کەی بوو بەڵێ مەلای خدای بەخشندی میهرەبان ماوەکە کەمە بەس بڵێن ئەوەلی علم صاحبی علم معلومە لە قورئانی پیرۆزە هاتووە کە دەرەجەی لە ژوور دەرەجەی باوەڕدارانە بە چەند قات ئەوانەی کە ئاگایان لە دین نییە عەمەل بە دین ناکەن ئەوانە هەر جاهیل و نەفامن ئەگەر ئەعلا ئەوەشیان هەبێ شەهادەیان هەبێ چکە پێغەمبەران درودی خوایان لەسەر بێ هەموو قەومەکەی خۆیان بە جاهیل و نەفام و نەزان داناوە ئەگەر چی زاناش بوو بن چونکە باوەڕیان بە خوای پەروەردگار نەبووە و بەرنامەی خوای تەعالایان وەرنەگرتووە ئینەما یەخشە الله من عیباده العولەما دیارە ئەوەی بە تەواوی لە خوای پەروەردگار دەترسی هەر زانایانن بەڵام ئەو زانایەش کە ئاگای لە علمی خۆی نییە و بزر دەکات
بمعنى كاري بينا وعالم بعلمه لم يعملا معذب من قبل عباد الوثن أو مفهومي شعرێکی زوبەدەیە بەڵام مەفهومی حەدیثێکی شەریفە خوای پەروەردگاریش لەوانەیە کە عیلم و زانست بزر دەکەن هەڕەشەی توندی هەیە إن الذين يكتمون ما أنزلنا من البينات والهدى من بعد ما بيناه للناس في الكتاب أولئك يلعنهم الله ويلعنهم اللاعنون إلا الذين تابوا وأصلحوا وبينوا فأولئك أتوب عليهم وأنا التواب الرحيم. ذاك باسي رحمتتان كردوا مامۆستای علامە و زانای کوردستانی مەشهور و بەناوبانگ مامۆستا مەلا محەممەدی گرچی بڵێ ئەمە نزیەکی ساڵێکی لە خزمەتی بووم کە هاتە منتیقەی ئێمە ناو دەشتێ لە گوندی زارگەڵی کە سەر بە ناحیەی سەنگەسەریە قەزای پشدەرێ قەڵازی دوای کە تەشریفی ڕۆیشت چووە ناوەندێ ئەمیش بوومە ساحب عایلە و هەر تەشریفی هەر لە زارگەڵی بوو کە من بوومە ساحب خێزان و ماڵ مامۆستا بەخۆی لەگەڵ ژنگواستەوەی مندا بوو تەشریفی چوو لەگەڵ پیا ماخولانی ئەو سەردەمی لەگەڵ ژنگواستەوەدا بوون تەشریفی چوو لە بۆ هینانی خێزانەکەم لە مامۆستا لەوێن دەرێ کە هیچی لێ نەبوو لای مەزران بنکەکانی ئاینی و خزمەتی علمی لەوێن دامەزران مزگەوت و خانووی مامۆستای و حوجرەشی بە دەست پێ کرد بوو بەڵام تەواوی نەکرد کە تەشریفی ڕۆیشت چووە گوندی ناوەندێ پاشی 2 ساڵی جارێکێ بە خزمەتی گەیشتم باسی ئیجازەم لەگەڵ کرد خوێنرم دوای ئەوەی بەزێ هێشتا بەڵێ بە خزمەتی گەیشتم باسی ئیجازەم لەگەڵ کرد پێی خۆش بوو فەرمووی ئامادەین ئینشاءڵڵا ئیجازەت بدەین مستحقشی لە ساڵی 1972 بوو ساڵی 1972 چرخی ڕابردوو مامۆستا بەڵێ ئاستی زانستی جەنابی مامۆستا ڕاجا یەکەم کەس کە پرسیارت کرد یەکەم کەس ئەتوو بووی کە ئیجازەت لە وەرگرتووە بەڵێ یەکەم کەس لە من بووم کە 5 مانگی چوومەوە ناو فەقیان لە خزمەتی لە ناوەندێ و لەوێ ئیجازەی پێدام بەڵێ ئاستی زانستی مامۆستا لەو ئاستە بوو کە بوون هەموو زانستەکانی شەرعی بە قوتابیەکان بڵێتەوە بەڵێ هەموو مادەکانی دەگوتنەوە ئەمان لە خزمەتی جەمع الجەوامع خوێند و تەهذیب کەلامیشم لە خزمەتی خوێند لەگەڵ چەند متەفەرقەی دیکە وەکو فەرائیز و هەندێک کتێبی دیکە کەساتی و حرمەتی مامۆستا لەلای خەڵکی بە شێوەشی گشتی بە تایبەتی لە خزمەت قوتابیەکانی لە چ ئاستێکە مامۆستا لەگەڵ هەموو چینەکانی خەڵکی میلەتی دەهاتەوە لەگەڵ هەر چینەی بە گوێرەی لێوەشانەوەی خۆی قسەی لەگەڵ دەکرد دەیدواند هەتا بەڵێ ئافرەتان کەیان بە چ دەهات بە مەسەلە هەر پەڕەولیان هەبوو بەڵێ وەکو مریشک و ئەشتیوا پرسیاری کە پێیان دەگەیشت لە خزمەتیدا دەبوونیان بەکرماڵیان دادەچوو هەڵپرسی دەکردن هەتا لە حیواناتیش پرسیاری دەکرد منداڵۆکەتان کوونە ئیدی لەگەڵ هەر چینەیەکی زۆر کۆمەڵاتیش بوو محبوبی لای هەموو چینەکانی خەڵکی بوو بەڕاستی تێکەڵاوی بەڵێ مامۆستایەکی کۆمەڵایەتیش بوو لەگەڵ فەقیانیش مامۆستایەکی معەلیم و زۆر بە شەفەقەت بوو بەڕاستی سەخی بوو لە ماڵ و لە عیلمیش لەطیفەیەک یادگارێکی خۆش ئەوی جەنابی مامۆستات لە یادما بێ مامۆستا گەلبانی باسکەی شتم زۆر بەبیر نەماوە بەڵام کە ژن گواست بەوە ساڵی ئەوەلی پێشدا فەرمووی لە قسەی خەڵکی زەحمەدنێ لەوانەیە خەڵک قسە بکات جارێکیەوە دەستی ڕاشم کشە مێشی لێ دەرکردم سەرەتاکەی پاشێ چەند مانگێ گەشتی وا دەبوو کە ژنی ژن گواستەوە ئەوجا مێشی لێ دەرکردم کەنەوە ئەجا فەرمووی
خۆتوەکی نێری لێ نەهاتووە نێریەتی پیاوێک کوڕێکی هەبوژنی لە بۆ هێنا زۆر تێک هەڵبوو لەگەڵ خێزانەکەی زۆر لاواز بوو بێهێز بوو حیوانیان هەبوون وەختی نێری تێبەردانێ بوو تەماشاکرد نێریەکە زۆر کەس و لاواز بوو زاد پێشدا کە کەس بوو گوتی هەڕۆ ماڵی خاڵان ماوەیەکی کوڕەکەم هەڕۆ ماڵی خاڵان ماوەیەکی لێ بەجاوەرەوە کە نێریەکەی دی لە ڕوو لاواز بۆ گوتی ئەرێ بابەگیان نێری ماڵی خاڵانی نییە بینێریەوە ماڵی خاڵان بەڕێز دکتۆر خالید گەردی بەڕێزشتان یەکێک بوون لە ئەو قوتابیانە کە لە خزمەتی جەنای مامۆستا بڕوانامەی زانستی شەرعیتان وەرگرت دەکرێت پێمان بڵێ بۆ نمونە چەند لە خزمەتی مانەوە و هەروە ساڵی چەندیش بڕوانامەکەتان وەرگرت بەڵێ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دیارە من یەکێک بووم لەو قوتابیانەی کە لە خزمەت مامۆستای گەورە دەرسمان خوێندووە هەم ئیجازەی مەلایەتیشمان وەرگرتووە لە خزمەت مامۆستای هەموو علومە شەرعیەکانمان لە خزمەتی خوێندو چەند ساڵێکیش لە خزمەتی داموتا ئێمە تقریبان کۆتا وەجبە بووین 10 کەس بووین ئیجازەی زانستیمان لە خزمەت مامۆستا وەرگرت لە ساڵی بڵێن لە مانگی 15 چاری 2010 ئێمە لە خزمەت مامۆستا بوون اینجا سبحان الله مامۆستا وەکو بڵێ کەرامەتێک شتێکی هەبوو یعنی بڵێ ئاوا لەبەرەوەی هێشتا مادەکانمان تەواو نەکرد بگوتی ئیجازەتان دەدەمێ دوای دەرسەکان تەواو دەکەین یعنی چی یعنی چەند دەرسێکمان ما بگوتی پێم خۆشە ئیجازەکەتان لەو بە پێش بێخم ئیجازەکەی لەو بە پێش خستین دوای ئیجازەکەش ئەو مادانەی کە مامان بوو تەواومان کرد لە کۆتاییەکەیدا نەخۆش کرد و بەسەر داوەفاتی کرد ئەو زانستانی کە دەتان خوێن بوون لە خزمەتی مامۆستا کامانە بوون بەڵێ طبعا ئەوانەی کە لە حوزرەی قەدیم کە دەخیندران زۆربەی ئەو مادانەمان لە خزمەت مامۆستا خوێندە وەکو بۆ نمونە وەکو سەرف بوو فقه بوو منطق بوو ئەو مادانەی کە لە خزمەت مامۆستا زۆر بوو کە برێن خوێندیمانە يعني إذا لوانش طبعا جانبي سؤالي شرعي بهر شتيك با يعني ما شاء الله ما مستم موسوعيك بلوشتانا باورد بمن جاري كان لخدمتي بهم برسياري شي ميرات هبو تكون بخم جامعة 10 درس ميرات من قلت بس برسيارك زور قرص بو بنسبة منه بنظر منه يعني زور قرص بو إذا ثم خدمتي قلت ما مست أو برسيارة باري في توزيع قريب قصد ما بو كالتوزيع يبالو بدم كموضوعك فتواك وبارك توزيع ذكر بخسكيتو فرمي أو توزيعك قلت ما مستا أو لناك قلت له تو أو قلت من سنسارا خبير بمشاريع العراق وإيران أكره أو وقتها ميلاد بز من توزيع ذكر خبير علمي أو سؤالي كم جار تبكر قلت ما قلت بخالي وأنا سطمين جار بلا من كرابي يعني كهر اللي برسالة قصة ما مستا رحمة خوالي بي يعني تماشا ذكر موسوعيك بالعلم جواد لموضوع ميراته لباقي مسائل كان دي كاش دابا هماشي و مزور اعتماد مال لستريبي باور بك زور جاري واهب يعني كسؤال ما اللي ذكر ما نقول له خدمه ما مستعي لا خدمتي ده زور بتوضيحي واشتكاني ده داين دستي صفة وخصلتك هم جوان بن ما شاء الله بلام أوي كزياتر زنابتان بي ومعجب بن هلا خيالتان ما به زور نرمونيان بو ما شاء الله سبحان الله ما مستان نرمونيان بو قسيت شي ذكر هم جاري رحمتي اخوي اخوي قول كيف بري نورك يا رب العالمين يفرموا اتقوا غضب الحليم وبترسن لا توريب بياوي نرم يعني هتا مردش او قسي تطبيق نكر يعني كتوربي ليمان يعني شتي شباب وكو ترسق لا قطابي كاين لا قطابي كان اديغو يعني بترسن لوي كبياوي نرمونيان توربي ما بس في خوي بو بلام سم تماشاش مان ذكر يعني اگر شتي شبا يعني طلب ايش دليش برك بابا يعني سبحان الله او نرمونياني او قناعتي بالواي يعني زور كم كسي بتواني او هنرمونيان بي هل لقر ايما لقر او كساني كده هاتم برسياريان لي ذكر غلط يعني كل جاني روجاني عندهم عمل حرام يعني كر ده هاد يقول ما مستا او برسيارتي او
يعني ئەو نەرم و حەلیمی خۆی تێک نادا یعنی ئەو سیفەتە بەڕاستی و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم نەرم و حەلیم لە هەر کەسێ هەبی جوانی دەکا لە هەر کەسێ وەربگیرێتەوە ناشرینی دەکا بەڕاستی مامۆستای تێدا زۆر جوان و واضح پێوە دیار بوو یعنی ئەو سیفەتە ئەوجا سیفەتی سەخا یعنی سەخاوەتەکەی بەڕاستی من زۆر پێم عجەب بوو یعنی حتا فەقیهێکی ئێرە کە دەینار شتێکی بکڕی کەمترین پارەی بکات باوەکن مامۆستای پارەکەیەدایە یعنی میوانی خۆی دەهات کە تایبەت دەهاتە ئێرە قەت پارەی حوجرەشی سەرف ناکرد یعنی ئاماژەمان پێ دەکرد دەگوت نا ئەوە میوانی منن هەر شتێک هات دەبی لێرە ئێمە دەفەقێ بوون لە خزمەتی ئەمەش دەما خوارد بەس قبولی نەدەکرد مامۆستا بڵێن هیچ ئەوە بی یعنی حتا من کە هاتمە جیرانی باوەڕ بکەسی نییە خواردنی لۆ هینا بوو من مەزانی کوی لۆ بنێرمەوە یعنی هەندێک خواردن لە سەدانا بوو سەر مەزان بکرد بوو لەطیفەیەکیان پەیوەندێکی ڕۆحی لە خزمەتی مامۆستا لە یادت ما بێ مامۆستا بەڵێ وەڵڵا هەزا مامۆستا دیارەشتی یەکجار زۆری هەبووم بەڵام یەک شت پێی معجب بووم بە مامۆستای کە بڵێن حساب کە عیلاقەی بە ئەویشەدا هەبوو یەکێ لە قوتابیەکانی دیارە ناوی کاک ئەحمەد بوو ئەحمەد عەبدولعەزیز یعنی یەک بوو لە کورتە باڵایەکان لە خزمەت مامۆستاش دەرسی دەخین یعنی هەتا دەرسی مەلایەتیشی تەواو کرد لە خزمەت مامۆستای بوو بەس وەفاتی کرد سبحان الله قەدەرەن وەفاتی کرد مامۆستاش ئەوە هەر لە جەلسەکە ڕۆژێک باسی کرد وتی پێم خۆشە سەردانێکی بکەین چینە سەر قەبری وەکو وەفاءک یعنی ئەو تەڵەبە بۆ لە کنەمە خوێندێتی ئێمە بڕیارماندا پێنجشەم بچینە کرد قەدەری خوای ئەو پێنجشەمە تۆز و خۆر بوو مامۆستاش چونکە هەناسەی تەواو نەبوو بە قەزیەی بۆ ڕێی هەناسە و ڕەبە و شتی وای هەبوو گوتی ئەو پێنجشەمە پێم باش نییە بچین باش پێنجشەمی دانەویستمان بچینەوە سوبحان الله عینەن تۆز و باب بڕۆنە سەر گۆڕەکەی بچینە سەر گۆڕەکەی بەڵێ ئاوا هەم فەقیهەکان و هەم مامۆستای گەورەش بەخۆی پێنجشەمی سێم پێش ئەوەی بین لە بۆ دەرسوشتیوە ئەمن سبحان الله کە نووسم بە ڕۆژتۆزەک ئەو کوڕە هاتە خەونم ناوی کاک ئەحمەد بخوا عەفوی کە تەمان ئەمە لە کولیە و لە مەدرسەی دینیش 10 ساڵ پێشتر پێکەوە بووین ئەو جەلێرەش لە خزمەت مامۆستا بەڵێ کاک ئەحمەد خوا عەفوی کە یا ڕەبی خوا لە گوناحی خۆش بدە لە جێ عالی کە یا ڕەبی یعنی لە خەوێم دادیت پشتی بە قەبرەکەی خۆی دابوو ئەوها وەڵای ئێستاش کە دەڵێن لە ئایەت و حەدیثە ئاماژە پێ دەکرێت کە بەهەشت ئاردەکەی کو ئەو هەم بە چاوی خۆم دیت یعنی وام هەستە کرد ئەو پیاوە بڵێن پێشەکەی غیر تەبیعی بوو ئەو جێیە زۆر خۆش بوو ڕاستایش بوو هەتا چاوت حکم یەکرد کو پێغەمبەر صلی الله علیه و سلم وەسف دەکات دەڵێ ئەگەر ئینسانێک بەهەشتی بی قەبری لۆ فراوان دەبی مەد البەسەر یعنی چاو چەندی دەبینی ئەوەندە ئەوها بەس پشتی بە قەبرەکەی خۆی دابوو ئەوها گوتم چاوەڕوانێک دانیشت بەڵێ گوتم کاک ئەحمەد چ دەکەی لێرە گوتی لەوەتەی ئەنگۆ لەگە مامۆستا گوتیتان دەی نەکنت ئەمن ئەلێرە چاوەڕێتان دەکەم ئارێ وڵی ئاوای گوت ئێزا خەونەکە تەمان پێویست بە تعبیری ناکەن و مامۆستای گەورەم جۆڕاوت مامۆستا ئەو جارەگەر تۆز و بابی وەزع خراپ بیاننا ئەو کابراوەڵە مامۆستا زۆر متاسیر بکەم بوو گوتی فعلا دەچمە فعلا چوینە سەر قەبری مامۆستا لەوێندەر زۆر دوعای خێری لۆ کرد و لەوێندەر لە خزمەتیدا بووین یعنی عموما ئەوانە کە فەقیهەکان هاتبوون دوعای خێریان زۆر لە بۆ کرد واش هەست دەکەم یعنی برێن بۆن من ئەو پیاوە پیاوێکی چاک بی یعنی ئاگای لەو وەزع هەبی کە بڵێن وەکو بڵێ کە مامۆستا و جەماعەت بە تەمان بێنە سەر قەبرەکەی یعنی ئەوە یەکە لەو شتانەی کە دائیمەن خەون ئینسان کە دەیبینی جاری وا هەیە پێویست بە تعبیر و شتێک ناکە یعنی تعبیر لەو وەزع دەدا کە ئەو ئاگای لێت فقط بەڕێز مامۆستا زرار پێمان بڵێ جەنابی مامۆستای ڕەحمەتی ئەو گوندانی کەەوە مەلایەتی تێدا کردووە کامانە بوون مامۆستای ڕەحمەتی پاشەوەی کە ئیجازەی وەرگرت لە 59 لەبەرەوەی خێزانداریش بوو لە 58 هاوسەرگیری پێکەوە هینا یەکسەر بوو بە ئیمام و خەتیب بوو یەکسەر کە گەڕایەوە چووە گوندی سیتکان سکە 2 ساڵ لەوێ بوو هەم بە ئیمام و خەتیب بوو هەم بە مدەڕیس پاش سیتکانی 2 ساڵەکەی با بڵێن کەسرەکان ئەوەی ناکەین چوە گوندی ئاکۆیان دۆڵی ڕوانزێ 5 ساڵ ئەوەی یان زیاتر یا کەمتر لەوێ بووە ئەو جار دوای ئەوێ ئیمامەتی دەکردووە هەم مدەڕیس بەڵێ هەم حجرە و فەقیه و ئەوانەیە بوو بەتایبەتی لە ئاکۆیان نزیکەی 17 فەقیه ئەو گوندانێک کە لێ بەجگە لە ئیمام و خەتابەتی کردو و تەدریسی هەموو فەقیه خۆیان بوو ئەو گوندانە فەقیه و مامۆستایان کوردستان ئاوها بوو فەقیه و مامۆستای و
بەخێویان دەکردن خزمەتیان دەکردن پاش ئاکۆیان جاب ئەو شوێنانی بۆ بەجێهێشتون هەوڵیان داوە مامۆستا لەبەرەوەی لە گوند و لە گەوانە چێشەی نەبووە زیاتر گوندەکان خزمەتی فەقیهی زیاتر بووە قسەمان لە هۆکارەکان نییە پاش ئاکۆیان دێتە گوندی زێوەی نزیکەی لێش 3 ساڵ لەوێ دەبیتن پاش زێوەی تەمانەوە هەندێک مەسەری نەورۆز ئەو شتانەش لەوێ ڕوویدا و سێتەڕەشی ئەوەی نزیک جوندیانیشی لێ بوو قسەمان لەوەی نییە پاش زێوەی دەستە زارگەڵی لای ئەوەی دیلمانەوە منطقەی دۆڵی باڵەیان نزیکەی 2 ساڵیش لەوێ بوو دواتر هاتە ناوەندە لە مانجدەی ساڵی 1970 تەمەن لە 59 دەست پێ کرد لە گوندانە لە ساڵی 70 هاتە گوندی ناوەندە 4 ساڵ لەوێ بوو پاش ناوەندەی ئەو بۆ شۆڕشەکەی هەڵاتنەوەوانە چوە ئێران نزیکەی ساڵێکیان شێک زیاتر لە ئێران و دواتر گەڕاینەوە ئێمەیان بردە لای دیوانیە لەوێندەریش ساڵێک زیاتر و ئەوانە بوو لەوێ بووین پاش حکوومەتی ڕژەمی گۆڕبەگۆڕسی عەفویدا خەڵک گەڕایەوە دەست پێکردی تێکدانی گوندەکان بوو 3 مانگ لە دێک خۆمان ماینەوە پاش گەڕانەوەمان دواتر بابم پێشی بگەڕێتەوە با بڵێن پێشی لە دیوانی بگەڕێنەوە هەوڵی تەعینبوونی دابوو حکوومەتیش لەوەی ئەو کوردانەی دابەشی کردبوون بە خوارێ ئۆقرە بگرن بە جێیەکانیەوە تەعینی دەکردن بەناوی الأكراد عائدون إلى صف الوطن وابزانم بدايتي بۆ لای بەسڕیان تەعین ئەو کردبوو ئەو بچێوێ با بکەون ڕەفسی کردبوو یەکەم تەعینی بەناوی واعظ متەجەوی لە قەضای بەلەد لە تکریتی ئەو پاشێک کە گوندەکانیان تێکدا 3 مانگ ئێمە لە دەی خۆمان ماینەوە زێدی بابووە پیرانمان ڕاست چوینە بەغدای بابم چۆ بەغدای لە سەلمان پاک 20 ساڵ لەوێ بوو لە بەغدای لە گەڕەکی سلێغ بوو سەبع بکار واعظ متەجەویش بوو لە قەزای بەلەد 6 عەشیرەت بوون 2یان شیعە بوون 4یان سوننە بوو لەوێ دەچوو هەفتەی 2 جار دەچوو ئامۆژگاری بۆ دەکردین بەسڕا پاشان هاتەوە مزگەوتی جامی الفەضل لە بەغدایەوە بزانم لای شارع جمهوری ئەوانە بوو پاشان بە ئەمری وەزارەتی ئەوقاف ینی وەک بڵێ ئەمرەکی ئیجباری بوو لەگەر مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس ڕەحمەتی خوای لێبی وتیان ئیلا دەبێت بچێ سەلمان پاکی چونکە سەلمان پاک لەبەرەوەی باری قوڕس بوو مامۆستایان لەوێندەر خۆگر نەبوون لەوێندەر لەبەر ئەزیەت و لەبەر منتیقەکە شتێکەڵاو بوو 22 ساڵ لەوێ بوو نەقلیان گەرگوتیان پێت خۆش پێت نەخۆش بێ بچێوێندەر ئەو لەو شوێنانە مامۆستایەتی کردیە دواتریش پێش ڕوخانی ڕژەمی گۆڕبەگۆڕسی هەو بۆ هاتەوە ئەو لێر و لێرە لە مزگەوتی برایم گردی کۆتایەکەی ساڵک لێرەینە مامۆستا مەلا محەممەدی سەلمان پاک مەشهورە یعنی دەکرێت پێمان بڵێ بە کورتی ئەو سەلمان پاکە لە بەرچی کەچی بەڕەسەن بۆن مامۆستا مەلا زرار گرتچین بۆن منە لە بەرچی ئەوش گرتیشی ناونەندرا یانەوەتە بەناوی باوشی لە سەلمان پاشی خرا بەڵێ هە بە خۆی باوکم ڕەحمەتی بەنای مەلا محەممەد مەلا سادق گرتچی ناودارە بەڵام ئەو زاراوەی ئەخیری بۆ بە دوای داکەوت مەلا محەممەدی سەلمان پاشی لەبەرەوەی خزمەتی زۆری لەوێندەر بوو 22 ساڵ لەوێ بوو لەوێ و بەڕاستی پێگەکەشی لەوێندەر باوکم لە سەلمان پاک هەر مثلا قەزا بوو قەزا المەدائین 45 کیلومتر لە بەغدای دوور بوو قەزا بوو یەک مزگەوتی لێ بوو ئەو مزگەوتە یعنی بە دارمادایریش لەو ئاخیرانی ساڵانی دوای پێشی نە عەرەبی بوو هەمووی لەبەرەوەی ئەوە بوو عەرەبی بوو بابم لێ ئیمام بوو خەتیب بوو مدەڕیس بوو بەس بە ڕەسمینا بە حوزرە و لە محکەمەش مخەوت کرا بە ڕەسمی عقد زەواجی دەڕۆیشت ئێستا مثلا نسخەم هنا بەس وەختەکە کەمە گەنا ئەمی بە ڕەسمی پێ کتاب ڕەسمی عقد زەواجی ماشی بوو طلاق و خلعی ماشی بوو قەسام شەرعی ماشی بوو و قەسام شەرعی ئەو مامۆستا بەڕێزانەشی دارمادایرە من نسخەم دەکەنە قەسام شەرعی مامۆستایانی تر کە دەهاتە محکەمە دەهاتۆ کبابم لۆی تەصحیح دەکردن یعنی یەک دوو نسخەم پێیە یەک دوو مسودەی کەم مامۆستای ڕەحمەتی باوکم تەصحیحی مەسائیلی میراتی ئەوەکانی دیکردی جاری و ئەی حاکمەکانی دەکردووە بە بیرم دێت جارێک حاکمەک ئەوە چی ناردبووە لۆ لای بابم کە وەک ڕێزەک نەگوت بغەڕەتە گوتبووی چاو پێداخشانەوەیەکی بکە باوکم بە کتابەوە چووە لای حاکمەکەی لەوێندەر قەزای کتابی لە گوتبووە مەسەئی تو ڕاستە ئیمە غەرەتە جا باوکم لەوێ پێگەکرد بەرەوەی سەلمان پاک منطقەی سیاحی بوو لە سێ لایەوە لە ڕووی دینی مەزاری سەلمان فارسی و حوزەیفی ئەمانی و عەبدوڵڵا بن جابر ئەنساری ئەصحابی کرامی پێغەمبەر بوون یەک لە کوڕەنەوەکانی ئیمامی عەلیشی لێ بوو لەبەرەوەی منطقەی سیاحیش بوو بەنسبەت بەغدایە نزیک لەسەر ئەوەی دیجلەی بوو لە هەمان کاتیش
شوێنەوار بوو تاقیسرای لێ بوو قەسی جمهوری کسرایەکانی لێ بوو منتقەی حساس بوو وێڕای ئەوەش سەلمان پاک لەبەرەوەی شیعە و سونەی لێ بووەوە و شیعە ڕێژێکی کەمی لێ بوو ئێستا زیاتر داگیریان کردووە کورد و عەرەبیشی لێ بوون کوردی فەیلی و کوردی عێراقی ومانیشی لێ بوون و مەزهەبی حەنەفی لێ بوو مەزهەبی شافعیشی لێ بوو باوکم مەسەلەن عەقد زەواجەکانی ئێستاوانێتم بەبێ مەزهەبی زەعفەری تێدا بەبێ مەزهەبی حەنەفی تێدا بەبێ مەزهەبی شافعی تێدا فزەریحەکەشی لەبەرەوەی پارە و شتیشان تێدەکرد ئەوە عادەتی شیعە و ئەوانەیە پارەی تێدەکەن ڕئیسی زەریحەکەش بوو باوکم لە گلیژنی ئەوقافی دەهاتن مەسەلەن دوو مانگ سێ مانگ جارێک داهاتن پارەیان دەردەینا ڕئیسی لیژنەکەی بوو وەکلیلی زەریحە ئەو شتانەش سیقە بتمانیان بە باوکم هەموو لەکن باوکم کردنەوەی دەرگاکان وکردنەوەی زەریحەکەش لە هەمان کاتیش ئێستا مسوداتم پێیە مەسەلەن لە فنلەندەی لە وڵاتی ئەوروپی دەهاتن رؤساء وزراء الخارجية الدول العربية مثلا بيشي كتاب رسمي دهات له باوكم زال قائم قاميا لوزارة أوقاف الشيخ أو وفدك مثلا لفنلندا يدي وفدك مثلا لماليزيا يدي وزراء عرب دين لفلان دولتي دين أقدار بن مثلا تواجدها بالشيخ دابا ما مستا لقى أو وفدي شو بايا شرحي او شوێنەی لێ کردبا مثلا باسی سلمان فارسی کردبا باسی عەبدوڵڵا بن جابر ئەنساری کردبا باسی حوزەیفی کردبا لە شوێنە لۆ هاتینە ئێرە ئەوانە چ بووینە لەگە سەحابەکان متەرجمیشان نەگەر بوو بە زمانی ئینگلیزی باە بە عەرەبیش باوکم ئەوەی نەبوتن یان زاریوا لای پاکستان ئەوانە دەهاتن هەموو ئەوانە دەبا متەرجم دەبا مامۆستا دەبا شرحی ئەو شوێنەی لۆ کردبا و الحەمدولیلا توانیشی ئیدارەی لەگەر شیعە و سوننە و شیعە لەگەر مامۆستای دوو مامۆستای نوێژیان دەکرد بە کوردی فەیلیەوە بە شیعە و سوننەوە تیارەشی ئیسلامی لەو دوای هەیبوو وەلەو حکومەت پێی نەزانی مامەڵە و ڕفتاری لەگەر هەمووان الحەمدولیلا بەسەرکەوتووی و پاش گەڕانەوەشی لێ ئێرە پاش گەڕانەوەی کە 22 ساڵ هاتووە ئێرە لیژنەچیان هات ڕیسپی و کەسایەتی منتقەی هات داوان لە مامۆستای کرد بە بیرم دێ تا مامۆستا مەعاشت چەندە لە حکومەتی ئەمە دوو ئەوەندە دەدەینێ بەس بێوێندەر ماوەسەوەی تااقەتم نەمایە و ئەوەندەی دو ژیانم لێرە دەبە مەسەر زۆر بەڕێز مامۆستا مەلا زرارگرتچی کوڕە گەورەی جەنابی مامۆستای ڕەحمەتی مامۆستا مەلا محەممەدی سەلمان پاک ئەزیێتمان دای خۆی گەورە لە خزمەتی خوا پاداشی ئێوەش بداتەوە کە خزمەتی مامۆستاتان کردی ئومێدوارین خوای گەورە لە مامۆستا و مردوو ئێوە هەموو لایەکمان خۆشبی وەفاداریەک بوو ئێوەی بەڕێز بۆ مامۆستای ڕەحمەتی زۆر سپاس دەکەین دوبارە دەست خۆش مامۆستاجی عەزیێتمان دای زۆر بەڕێز بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویستی بەرنامەی ڕەچەی زانایان تا ئێرە لەگەڵ هەبووین بۆ پێشکەشکردنی ئەڵقەی ئەمجارەی بەرنامە خوازیارین کە توانی بێتمان ژیانی جەنابی مامۆستای ڕەحمەتی ڕێزدار مامۆستا مەلا محەممەدی سەلمان پاک بۆ ئێوەی عەزیز و خۆشەویست ئاوامانشی کرد بێتەوە کە ببێتە جێگای ڕەزامەندی خوا و هەروەها ببێتە جێگای مای دەرس و پەن تا بتوانین ئێمەش چاو لە زانایکی ئاوا بکەین بۆ ئەوەی بتوانین زیاتر و زیاتر لە خزمەت ئاینی پیرۆزی ئیسلام کۆڵ نەدەین وەکەوەی کە خوای گەورە مەدحی ئەو کەڵە پیاوانە کات ئەفەرمێ يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات طولی تەمەنی خۆی کردا قوربانی و هەروەها وەکو مۆمێک تواوە بۆی ئەو پەیامە جوانەی خوا بە جوانی بگەێنێ خوای گەورە لی قبول کات و دەرەجەی مامۆستا عالی کات سپاسانەکەین کە تا ئێرە بە دیار بەردامەکەمانەوە دانیشن تاکو دیدار بە خوای گەورەتان ئەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته